ناکۆکی تایەفی و مەزهەبی لە خوڕماتوو لە ڕابردوودا گەیشت بووە ئاستێک، تەنانەت دراوسێکانیش نەتوانن پێکەوە بژین. بۆیە حکوومەت لە ڕێگەی دانانی ئەم بربەستانە لە نێوان گەڕەکە شیعی و کوردیەکاندا دەیویست سنوورێک بۆ ناکۆکیەکان دابنێت، بەڵام ئێستا دۆخەکە بە شێوەیەک هێور بۆتەوە. چیتر ئەم بربەستانە پێویست نابن. حالیان ئیسەوەزی عامی لە شاری خوڕماتەوە زۆر باشە لەو کاتەوەکەوە هێزی ڕەدسەری هاتەوە بۆ ئەمراکە وەزع دووز ئاسایشی دوو زۆر باشە و هیچ خۆڕقاتێک تا ئێستا ڕووی نەداوە. وەڵی ئەوەی ماوە بەس وەک جاران کەم بۆتەوە لێ ماوە هەتاگوێسا کەم بۆتەوە و لەجێکمان تەشکیل کردووە لە ئەنجومەنی قازای خوڕماتەوە ئیدارە و لەژنەی ئەمنی شاری خوڕماتەوە بۆ لادانی ئەو لادانیان کردنەوەی ئەو کۆڵانەی کە پێویست نییە پێویست ناکە بگیرێت. نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بەردەوام لە گفتوگۆ و هاتوچۆکردندایە بۆ قەزای خوڕماتوو. دەیەوێت پێکاتەکان لە یەکتری نزیک بکاتەوە و ئاشتەوایی لە نێوانیاندا بەرقەرار بکات. پێکاتەکانیش هەر یەکە و بەجیا دەیانەوێت یۆنامی لە مەزڵومیەتی خۆیان و ستەمی بەرامبەر تێبگەێنن. گرەکانە بزانین مەیدانیان زیارەت بکەن منطقەکان گڕەکانی کوڕ و تورکمان عەرەب لەگەڵ هەسێ قۆمیە دانشێن لەگەڵ هێزەکانی عێراقی و شورتە و یان پۆلیس و هێزی عێراقی و حتى لەگەڵ حاشر داوەتیان کردانشن گەرەکیانە منطقەکە ینی خۆیان پێش نوختەیان هەیە بۆ ئەعمار یەکێوە مجتەمع سلمی بێت مەشاکل نەبێت گەرەکیانەوە چاو خۆیان زیارەتی مەیدانی بکەن لەسەر ئەمە 5 پرۆژە بۆمان کە بتێرنەوە بۆ دووس خوڕماتوو ئیشکرد. خوڕماتوو چەندین هێزی جیاوازی تێدایە، بەڵام حکوومەتی عێراق هێزی وەڵامدانەوەی خێرای لە گەڕەکە کوردیەکان جێگیر کردووە. بەو پێی ئەو هێزە بەشێک نین لە ناکۆکیەکانی ڕابردووی نێوان کورد و شیعە، بەڵام کوردەکان هێشتا لە دۆخەکە نیگەرانن. دوێ شەوزەلامی ڕۆیە مۆلهین دۆمینەی سەنە لە حەیجەمیلەوە چوە ناو تورکمانەکان فشتێکی گیانیا پێدایە ئەلێداکێ لێداکوێ دەرچووە تورکمان نایە پێوە ئەمە حاڵ نییە ئەمەی هاینتیە نەوەڵڵا بینی تورکمان و باشە تا ڕادەیەک یعنی تورکمانەکان ئەوانەی کە دەستیان لە ئاژاوەکان نەبووە لە کوردان زۆر باشن، بەڵام ئەوانەی کە دەستیان لە ئاژاوەکان بووە وەکو لایەنی بەدرو وەکو عەسایی بۆ ئەیلاوەلا بەڕاستی تۆزێک هین هەیە، بەڵام تا تاکو ئێساکە کێشەمێشە نییە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چەندین جار شەڕی خوێناوی لە قەزاکە لە نێوان کورد و تورکمانی شیعە ڕوویان داوە، بەڵام ماوەی ساڵێکە تا ڕادەیەک سەقامگیری بۆ قەزاکە گەڕاوەتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خوڕماتوو.